سوپای تورکیا و چەکداری ئۆپۆزیسیۆنی سووریا دەستیان بەسەر عەفرین داگرت پاش 2 مانگ لە بەرگری و ئیرادەی خەڵک بۆ بەرنەدانی عەفرین بەڵام بێبەلانسی هێز بێدەنگی کۆمەڵگەی نێودەوڵەتی و سووربوونی تورکیا لە هێرش هاوکێشەکەی گۆڕی عەفرین لە دەست کورد دەرهێندا ڕادەستی چەکداری ئۆپۆزیسیۆنی سووریا کرا خەڵکی عەفرین و هەموو دەڤەرەکە ڕەویان کرد دەسەڵاتی خۆسەپێنیان ڕەت کردەوە لە ڤیدیۆکاندا ساتە وەختی پەلاماری چەکداری ئۆپۆزیسیۆنی سووریا دەبینن بە گەیشتنیان ڕقی خۆیان لەسەر ئەو پەیکەر و سێمبۆڵانە هەڵڕشت کە بەشێکن لە مێژووی سەرفرازی و شانازی گەلی کوردستان چەکدارێکی ئۆپۆزیسیۆن کەرێکی سواری خۆی کردووە سوکایەتی باڵای کوردستان دەکا ڕقی هەموو کوردی بە دژی هێزە پەلاماردارەکەی ئۆپۆزیسیۆنی سووریا جوڵاند ئەو چەکدارانەی دزی و تاڵانی گوندەکانیان تەواو کرد بۆ ڕاوڕووتی زیاتر ئێستا لقی دارزەیتونەکانی عەفرین دەشکێنن گەڕەکی ئەشرەفیە ڤێلات و مەحموودیەی عەفرین کراوە بە مەیدانی تەراتێنی چەکدارە مرتەزەقەکانی ئۆپۆزیسیۆنی سووریا